دبی سلیمانیه عوض محمود سپیده باش اتناوا سلیمانیه دا زانیرن افروتشنه کاژین سپێدە باش بەیانی تۆ و بینەرانی ناوتیش باش دیارە نوێترین زانیاری شاری سلێمانی ئەوەیە کە سیانزەیە مانگە ژمارەیەک محاویلە لە بەڕێبەراتی وەزارەتی کارەبای عێراق بۆ بەڕێبەراتی کارەبای شاری سلێمانی دابین کرد بڕیارە سبەی نوێژ ژمارەیەکی تر محاویلە بگاتە شاری سلێمانی و بەڕێبەراتی کارەبای شاری سلێمانی ڕاگەیان کە بەگەیشتنی ئەو محاویلانە بەشێک لە گرفت و کێشەکانی کارەبای گەڕەکەەکانی سنتەری شاری سلێمانی پێچارە سەرکات کە بەهۆی خراپبوونی محاویلەکانیانەوە نەیان توانیوە وەکو پێوی سوود لەو بڕە کارەبای شوەر بگرن کە لە ئێستادا بۆیان دابی نەکرێت و بڕیارە 150 محاویلە بگاتە شاری سلێمانی و بەشێکی زۆر لە کێشە و گرفتەکانی گەڕەکەەکانی ناو سنتەری شاری سلێمانی پێ چارەسەر کرێت و محاویلە خراپەکانیان بۆ بگۆڕدرێت هاوکات بەڕێبەراتی پۆلیسی سلێمانی لە ڕاگەیەنراوێکدا ڕایگەیان کە شەوی ڕابردوو کەسێکیان دەستگیر کردووە کە بڕی 4,600,000 دینار چاپی 25,000 دیناری ساختەی پێ بووە کە ویستویەتی لە بازاڕەکانی هەرێمی کوردستانە ساغیان کاتەوە و بیان فرۆشێت کە بە پێی ڕاگەیەنراوەکەی بەڕێبەراتی پۆلیسی شاری سلێمانی ئەو کەسە بەڕەگەس خەڵکی وڵاتی ئێران و دانیشتووی شاری سنەی ڕۆژهەڵاتی کوردستانە کە لە کاتی مامەڵەکردنا ئەو کەسە لەلایەن پۆلیسی فریاکەوتن و لەلایەن مەفرزەیەکی فریاکەوتنی پۆلیسەوە دەستگیر کراوە دەست بەسەر ئەو بڕەپارە ساختەیە گیراوە کە ویستویەتی لە بازاڕەکانی شاری سلێمانیدا ساغی بکاتەوە هاوکات سەبارەت بە نرخی دراوەکان کە دیارە لە چەند ڕۆژی ڕابردوودا بەرز و نزمی بەخۆبینەوە شێوازێکی ناجێگیری بە نرخی دراوەکانەوە دیار بووە دوێنێ لە کاتی داخستنی بازاڕی کڕین و فرۆشتنی دراوەکانە نرخی $100 ئەمریکی بەرامبەر بە 124,350 دینار بووە بەڵام ئەمڕۆ سەر لە بەیانی ئەمڕۆ لەگەڵکردنەوەی بازاڕی دراوەکاندا نرخی دۆلار دابەزینی بەخۆبینەوە نرخی $100 بەرامبەر بە 124,000 دینار و 150 دینارەکە مشتا ڕادەیەک بە بەراورد بە ڕۆژی ڕابردوو دابەزینی بەخۆبینیوە ئەمەیە باس لە چالاکیەکی وەرزشیش بکەم کە ئەمڕۆ یەکێتی گۆڕپان و مەیدانی عێراق دێتە شاری سلێمانی لێرە خەڵات و ستایشی یاریزانانی گۆڕپان و مەیدانیانی پێشمەرگەی سلێمانی دەکات لەسەر هەردوو ئاستی کچان و کوڕان کە دیارە پاشەوەی بوونە پاڵەوانی گۆڕپان و مەیدانی عێراق بۆ ساڵی 2015 لە ئێستادا یەکێتی گۆڕپان و مەیدانی عێراق بە مەراسیمێکی شایستە خەڵاتی ڕێزلێنان و خەڵاتی ئەو یاریزانانە دەکات کە توانیان لە پاڵەوانەتی گۆڕپان و مەیدانی عێراقدا ببنە پاڵەوان و پلەی یەکەم بەدەست بێن ئەوانیش کچان و کوڕانیانی پێشمەرگەی سلێمانیە کاژین ئەوە گرنگترین زانیاریەکانی ئەمڕۆی شاری سلێمانی بوو دیارە ئەمڕۆ یەکشەمە جیاواز لە سەرجەم یەکشەمەکانی ڕابردوو شاری سلێمانی کەشێکی هێمنی سیاسی و چالاکی هونەری و چالاکی نێو فەرمانگەکان بەخۆوە بینێت و دیارە لە ڕۆژێکی وەک ئەمڕۆدا لە هەفتەکانی ڕابردوودا هەمیشە شاری سلێمانی ژمارەیەکی زۆر لە کۆڕووکۆبوونەوەی سیاسی چالاکی سیاسی کۆنفرانسی هەواڵی فەرمانگەکانی بەخۆوە بینی بەڵام ئەمڕۆ جیاوازتر لە ڕۆژانی یەکشەمەکانی ڕابردوو دیارە کەشێکی هەم سیاسی هەم کەشێکی هەواڵی ئارام بەخۆوە بینی. بەڵێ سپاس بۆ نووسێکی هەنێ ماوات محمود کوژ